شتکوین یاخود دراوەکی نوێیە کە واتوانن لەسەر هەردووک نێتوۆرکی باینانس سمارت چین و هەروەها ئێتریۆم بکڕن. بەناوی خۆ سڵاو هاوڕان، هیوام لای شوێنێ بن ساخ و سەلامەت و تەندروست بن ئینشاڵڵا. بەڕێزان دیسانەوە منی هاتماین لە خزمەت ئێوە بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆکانی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت، لە پیجی فیسبووکی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت، هەروەها لە چەنەلی یوتیوبی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت. بۆ بەڕێزانەکە یەکەم جارە و چەنێلەیە بینن، لێرە چەنەلی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێتە کە من یاتماین هەفتانە 4 ڤیدیۆ لە ڕێی ئەو چەنێلەوە بڵاوەکەمەوە کە ئێوە بێ بەرامبەر دەتوانن دراوە ئەلکترۆنیەکان و هەروەها دۆلاری ئەمریکی بەدەست بهێنن بۆ ئەوەی ئێوە هیچێک لە ڤیدیۆکانی داهاتوو لەدەست نەدەن کە من بڵاویانەکەمەوە. چەنێلەکە سابسکرایب بکەن، زنگولەی تەنشی شالاک بکەن بۆ ئەوەی هەر کاتێک هەمە ڤیدیۆیەک ئاپلۆد دەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتیوب لە ڕێی نوتیفیکیشنەوە ئێوە ئاگادار بکاتەوە و یەکەم کەس بن کە بێن ڤیدیۆکان ببینن. بەڵێ ئازیزان، ئەمڕۆ شتکۆینێکی تر بۆ ئێوە ئامادەم کردووە کە ئێوە توانن هۆڵدی بکەن و لە ئایندەدا بۆ ئێوە سوودی هەبێت. بەڵام پێشەوەی بچینەوە بابەتی ئەم شتکۆینە من هیچ سیگنالێک بۆ کڕم بۆ ئێوە بڵاو ناکەمەوە. نیەتی من تەنها ئەوەیە ئەو دراوانەی کە پۆتانسیلی ئەوەیان هەیە لە ماوەیەکی ترە سوودێکی زۆری بۆ ئێوە هەبێت من بۆ ئێوە ڤیدیۆ دروست دەکەم. بڕیاری کۆتایی لەدەست خۆتانە کە بڕیار لەسەر کڕین یاخود نەکڕینی ئەم جۆرە دراوانە بدەن. بەڵێ هاوڕان، دراوی ئەمڕۆ ناوی کیبائینووە و چمانە کوین مارکێت کەپ کە لە ڕوتبەی 3646 کریپتۆکارنسیە 14000 کەس ئەم دراوان لە وەچلیستی خۆیان هەیە و هەروەها نرخی دراوەکە کە من ئەمڕۆ ئەم ڤیدیۆی بۆ ئێوە دروستەکەم 508 و لە ماوەی 24 کاتژمێرە 6% بەرەو هەڵکشان چووە و لەسەر شەبەکەی ئێتریۆم و هەروەها لێرانە لەسەر شەبەکەی باینانس ئێواتوانم بکڕم. هەروەکو دێنە خوارەوە چونکە دراوەکە نوێیە، مارکێت کەپی نییە، تەنها مارکێت کەپی ڕۆژانەی 24 ساعتی هەیە کە 276000 دولارە. دواترە چینە سەر مەکس ساپلای عەدەدەکە بەڕێزانم کە چەند توکەنە. لێرانەش نموداریە بینن کە چەند تا کۆستا بەرەو هەڵکشان و داکشان چووە و هەروەها لەسەرەوە نموداری ڕۆژانە هەفتانە و هەروەها مانگانە ئەم دراوە ئەتوانن ببینن. و هەروەها لە بەشی مارکێت ئێواتوانن لەسەر یونیسواب بۆ ئێتریۆم لەسەر ڤێرژینی 2 لە ناو تڕاس والێت بکڕن و هەروەها پانکێک سواب ڤێرژینی 2 بۆ باینانس سمارت چینە. بیتمارت و هاتبیت دوو سەرڕەفە گرنگەکانن بەناوبانگن کە ئەم دراوە بەناو ئەم دوو سەرڕافیە یاخود ئەم دوو ئێکسچێنجەش لیست بووە. لێرانەش باچینە سەر بەشی هۆڵدێر لەسەر نێتوۆرکی ئێتریۆم بەڕێزانم کە 8000 نزیکەی 9000 ئەدرسی هەیە لەسەر نێتوۆرکی ئێتریۆم و هەروەها لەسەر نێتوۆرکی باینانس کە 25000 ئەدرسی هەیە. با بچینە ناو وێبسایتی ئەم دراوە بەڕێزانم کە بۆی کیبا سواب کە ئێواتوانە لێرانەش بچن دراوەکە بکڕن کە لێرانە کانێکت والێتەکەیت و ئەتوانی دراوەکە بکڕیت. توکەنومیکی ئەم دراوە ئازیزان هەروەکو بینن لێرانە مەکس ساپلای ئەم دراوە 2 تریلیۆنە و لێرانەش لەسەر نێتوۆرکی باینانس و هەروەها ئێتریۆم کە تاکو ئێستا چەند کڕینی هەبووە واتە معاملاتی لەسەر ئەو دوو نێتوۆرکەی پێشانەدا. و هەروەکو دێنە خوارەوەش بەڕێزانم کە ئەم توکەنە یاخود ئەم شتکۆینە لە فازی یەکەمیدایە واتە چونکە نوێیە شتکۆینەکە نوێیە تەنها فازی یەکەمی پێشکەش کردووە کە لێران هەروەکو بینن ئاماژەی پێکردووە و لێرانەش ئازیزان 25% کاتێکەوە توکەنەکە لە هەمان ڕۆژدا ئەکڕن و ئەفرۆشن 25% لە ئێوە کمەکرێتەوە. ئاگادار بن و دواتر واتە کاتێک کە تۆ چ دراوەکەی بکڕێت چ بفرۆشی 10% لە بودجەکەت کەمەکرێتەوە چونکە 100 بۆ هۆڵدێرەکان ئەوانەی کە هۆڵدێرن و 109 بۆ مارکێتینگی ئەم دراوە ئەچێ. بەڵام ئەگەر تۆ هۆڵدێبی و ڕایگری 100 لەسەر هۆڵدێرەکاندا باشەکرێ و تۆش لەو پاداشتەی بێبەش نابی. هەر ڕخنە کامنت پرسیارێکە بوو لەژێر ڤیدیۆ لە چەنەلی یوتیوبم بنووسن من بە چاوان جوابتانە دەمەوە تا ڤیدیۆیەکی تر، وێبسایتێکی تر، ئەپێکی تر و هەروەها بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم. خوا یار و پەنای ئێوە بێت. خواتان لەگەل.